بۆنی ناخۆشی هەناسا یاخود بۆنی دەم هۆکارەکە تەنها دەم و ددانە هەموو ئەو جۆرە کیفانەی کە دروست دەکرێت ئەگەر بە شێوازێکی زانستی نەکرێ یان بە شێوازێکی جوان پاک و خاوێن ڕانەگیرێ هۆکارە بۆ دروستبوونی بۆنی دەم. ئاڕاستی قسەکانمان باش بێت و اینجا بەرامبەرەکەمان جۆبیستمان بێ. هەموو بوونی کلۆریەک لە ناو دەما هۆکارە بۆ هێشتنەوەی خواردن، هۆکارە بۆ دروستبوونەوەی کۆبوونەوەی بەکتریا لەسەر ئەو خواردن و پاژماوانە و دروستبوونی بۆنی دەم. کۆمەڵێک نەخۆشی هەیە یاخود دەرمان هەیە و ئەکار مناڵەکە وشک بێتەوە. زۆر هێشتنەوەی تاقم لە ناو دەما هۆکارە بۆ دروستبوونی نەخۆشی خراپ لە ناو دەما. ئەوە گرنگ نییە تۆ چەندێک فڵچەکە بەکارەهێنیت. ئەوە گرنگە چۆنیەتەکەی مهمە. ئەگەر کەسێک بە ماوەی چەند ساڵێک تاقم لە دەم کات و هیچ داینەکانێ مەترسی توژوین بۆ نەخۆشیانە زیاکە لەکوێی دنیا هەبووە بەرزترین کوالەتی هەرزانترین بێ لەمای 5 ساڵی داهاتووە بەڵا دروستەکە وابزانین بۆ بەڵا دروستەکە.